پیرۆزبایی بە سنی ئەم مناسبە خۆشە سەقافیە کەم کە لە هەموو وڵاتانی دەرودراوسێوە بنکەکانی ڕۆشنبیری هاتوون لە شاری سلێمانی ئەم چالاکیە دەکەن و ئەمە پێنجەمین جارە سلێمانی ئەم چالاکیە لەسەرێک بەخۆی دەبینێت. پێم وایە ئەزمونێکی باشە و پێشم وایە بەشێک لە تێبینەکانی کە لەوێ دەبیستین لەسەر پیشانگاکە تێبینێکی ڕەوایە بەمانایەوەی کە نەک کتێب مەنع بکرێ بەڵکو جۆرێک لە هەوسەنگیە بێ لە جۆرەکانی کتێب، لە هەمەڕەنگی کتێب، لە هەمەڕەنگی مەدرسە جیاجەکانی فکر و سیاست بۆ ئەوەی ینی ڕێکخەرانی ئەم پیشانگایە کە جۆرێکی زۆر سەرفەکەن لەم پیشانگایە بتوانن بەرهەمێکی باشتری لێ بکەوێتەوە و هەموو لایەک وەکو ێستا دڵخۆشن زیاتر بکرێت.